ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شادۆم کاتتان باش من شەماڵ عەلیم و جاریشکە لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەک لە بەرنامەکانی کەناڵی هیوان بەرنمەیە لە پێشوازیەکی ئایرایە تەرخارمان کردووە بۆ پرسیینی هەواڵ و وردبوونەوە لەسەر ئامادەکاریەکانی یەکی ئایار لە شاری سلێمانی و بۆ ئەم مەسلەیەشە بۆ ئەم بابەتەش هاوڕێم شاباز مەحمودم لەگەڵایە لە سلێمانیەوە. ئەم کاتت باش شاباز، ومێدەوارم تەندروستی باش و کاتێکی باش بوو بێمڕۆ. ئەم کاتەی و بینەرانی کەناڵی هیوا باش هاڕێشەماڵچەند بە پیرۆزبایی یەکی ئایار لە ئێوە و لە سەرجەم کارگەرانی کوردستان دەست پێەکەین بۆ ئومێدیەوەی ئاری ئەم ساڵ سەرەتای شەپۆلێکی نوێ هەنگاوێکی نوێ بۆ توندکردنەوەی خەباتی کارگەری و خەباتی سۆشیالیستی لە کوردستان بێ بۆ ماف و ئامانجەکانی چینی کارگەری کوردستان. شاباز ئەزانم ئێوە ئەندامی دەستەی نووسەرانی دەنگی کرێکارن وایە؟ بەڵێ بەڵێ دەنگی کرێکار دیارە بڵاوکراوەیەکی کارگەریە لە شاری سلێمانی دەرەچێ و لە ناو کارگەرانە بڵاوە بێتەوە و تا ئێستا دەنگ سەدایەکی وای هەیە کە وەگادارم کارگەران خۆیان بوون بە پەیامنێر و زۆرجار هەواڵیان بۆ نێرن و خەریکە بە جۆرێک لە جۆرەکانە بێتە ئامرازێک بۆ کۆکردنەوە و دروستکردنی تۆڕی هەڵسوڕاوان لە ناو چینی کارگەر بە تایبەتی لە ناوچەی سلێمانی. من شاباز بەر لەوەی بچینە سەر ئامادەکاریەکانی یەکی ئایار پێم خۆشە سەبارەت بەو کۆنگرە ڕۆژنامەوانیە پرسیارە لێ بکەم کە پێما بە دوێنێ بۆ ئەنجام درا. کەناڵەکانی ڕاگەاندن ئامادە بوون پرسیارتان ئاراستەکرا سەبارەت بە ڕووداوەکانی کار. پێ خۆشە دووبارە ئەگەر بکرێ بۆ بینەرانمان سەبارەت بە ڕووداوەکانی کار لە کوردستان و ئێوە چیەکەن و چۆن ئەو ئامارانە کووەکەنەوە و کاروبارتان چی لەو بابەتە پێم خۆشە بۆ بینەرانمان ڕوونکردنەوە بدەیفەرمن. بەڵێ سەرەتا سپاس بۆم دەرفەتی کەناڵیوە کە بۆ ئێمە ڕەخسان لێرە بتوانین دەنگمان بگەێنین. دیارە ئێمە لە بڵاوکراوی دەنگی کرێکار لە 3 ساڵی تەمەنی بڵاوکراوی کرێکار یعنی بە درێژایی ئەم 45 ژماری کە تا ئێستا دەرکراوە گۆشەیەکی تایبەتمان هەیە بە ناوی گۆشەی قوربانیانی شوێنی کار کە من خۆم سەرپەرشتی و گۆشەیەکەم هەمیشە لە ناوچە جیاجیاکانی تەواوی کوردستان یعنی بە هەموو قەزا و ناحێ و پارێزگاکان هەواڵی کرێکاریمان پێگا هەم لەلایەن نوێنەران و پەیامنێرانی دەنگی کرێکارەوە هەم لەلایەن کرێکارانێک خۆیان کە لە نزیکەوە ئاگاداری ڕووداوەکانە بن لە زووترین و سەریحترین ماوەدام هەواڵانە ئاگا بێمە یعنی لە زۆربەی قەزا و ناحیەکان ئێستا ئێمە جۆرێک لە پەیامنێری کرێکارانمان بۆ دروست بۆ کە هەواڵەکانمان پێگەێنن یعنی لە هەر ژمارێکی دەنگی کرێکار بەداخەوە لانی کەم 3 بۆ 5 قوربانی لە شوێنی کارە لە هەر ژمارێکی کە ماگانە دەرەچێ هەیە گۆشەیەکی تایبەتمانەیە بە قوربانیانی کار بەداخەوە ئامارە کە دوێنێ ئێمە ڕامانگەیان دیارە ئێمە بە بۆنەی ڕۆژی سەلامەتی و تەندروستی شوێنی کار و ڕۆژی قوربانیانی شوێنی کار کە لە جیهانە لەو ڕۆژایادی و کرێکارانە کرێتەوە کە لە ناوەندەکانی کارە گیانیان دەدەسێن دوێنێ بە هاوکاری سایتی وێزگەنوویست بڵاوکراوی دەنگی کرێکار کۆنگرێکی ڕۆژنامەنووسی گەورەمان ڕێخست لە سلێمانی بە بەشداری زیاتر لە 70 دەستگای ڕاگەیاندن لەوێ ئاماری 16 مانگی ڕابردووی قوربانیانی شوێنی کارمان ڕاگەن کە لە 16 مانگی ڕابردوواتە لە یەکی 2022 هەتاوەکو مانگی 4 2023 79 کرێکار بە ڕووداوی کارگیانیان لە دەستاوە کە بەداخەوە بۆ شوێنێکی ناوچەیەکی وەک هەرێمی کوردستان کە کەمتر لە 5 ملیۆن نفوسی هەیە ئەم ئامارێکی خەتەرناکە گەر بەراوردی کەین بە وڵاتانێک بۆ نمونە وڵاتەیە 25 ملیۆن دانیشتووی هەیە 66 قوربانی شوێنی کاری جیا هەبووە یعنی بەراوردی کەین بە کوردستان ئینێکی ئامارێکی خەتەرناکە یان هەر بەراورد کرێ بە ئاماری ساڵانی پێشووتر کە ئێمە لە بەردەستمانە ئەم ئامارانەی بۆ نمونە زۆرترین قوربانی کە لە ساڵانی پێشووە کە ڕوویاوە لە ساڵی 2023 کە زۆرترین جوڵەی بیناسازی هەبوو و زۆرترین قوربانیش لەو ناوەندی کاری بیناسازی و معماری وەمانەیە بۆ بڵێن لە کوردستانە ساڵی 2013 بوو 129 کرێکار گیانیان لەدەساوە
دوا بە دوایەوە ساڵی 2014 54 و 2019 سیوەرت و یعنی ئەگەر بێت ئەگاتە ساڵی 2029 زیاد بێتەوە بۆ 59 لەم 16 مانگەی ئەگاتە 70 تەنها لەم 4 مانگەی 2023 20 حاڵەتی ڕووداوی گیان لەدەستدانە بۆ بەداخەوە هەر ئەم ڕۆژ دوا بە دوایەوەی کە ئێمە دوێنێ کۆنگرە ڕۆژنامە نووسێمان کرد ئەمڕۆ لە زەڕایەن کرێکارێکی گەنج کە تەمەنی نزیک بە 20 ساڵە لە کاتی کارکردنا کارەبا لیاوجیان لەدەسەدا یعنی ئەگە بێنە بەرچاوی خۆمان ئەم ئامارانەی ئێمەوە سەلمێنێکە مەیدانەکانی کار کارگەکان شوێنی کاری کرێکاران لە کوردستان نائەمنە یعنی ناسەلامەتی شوێنی کار بە هێزگار فراوانە یعنی هیچ مەسەلەیەکی سەلامەتی پێویستی بۆ کرێکاران لە ناوەند و کارگەکان و شوێنەکانی کاریان دابین نەکراوە ڕاستە ئەوە مەترسێکی گەورەی هەڕەشە لە کارگەرانەکە بە تایبەتی کە هیچ جۆرە بیمەیەک نییە وەکە وەختێکیش بیمە نییە وەختێکیش زەمان نییە تەنانەت تۆمارکردنی ڕووداوەکانی شەر بۆ جۆرەیە کە ئەگەر بڵاوکراوەی و کودەنی کرێکار بوونی نەوێت و کارگەران خۆیان راپۆرتەکە نەدەن هیچ جێتێکی ڕسمی نییە بۆ ئامارکردنی ئەم ڕووداوانە یعنی طبعا ئەو ڕووداوانەش تۆقێنەرە منەوەنەی کە بێتە بەرچاوم زۆرترین ڕووداوەکان ئەوەی کە تۆمارەکرێ ئەوەی کە بە دەنگی کارەگایە ئەوەی کە بڵین هەواڵەکی بڵاوە بێتەوە زۆرتر لە کەرتی بیناسازیایە ئەگەر بەراوردی کەین بە وڵاتێکی وەکو سوید و ئەوانە وەکو قەسابخانەیەک وایە بەڕاستی چونکە سوید وڵاتێکی گەورەیەوە بیناسازی لێرە کارێکە کە لە هەموو مەرفەقەکان ئاچێتە پێشانی بە بەردەوام کاری بیناسازی لەم وڵاتەیە پرۆژەی گەورە گەورە ئەنجامەدرێ مەسەلەن لە ئاخرین ساڵی 2021 لە سەرجەم پرۆژەکانی سویدا تەنها 9 کارگەر لە شوێن کارەکانی کە شوێنی بیناسازیە گیانی لەدەستداوە ئەنی تامان حوادیسی کار ممکنە بگاتە هەزارەها بەڵامی تر ئەوە کەسەکە تۆزێک پشتی وەرە چرخی و وەرەگەڕێ بە حوادیسی کار تۆمارێکا لێرە لە بەروی دەستگای بیمە هەیە ئەو شتانە تەوسێکردنی زۆر ئاسانتربەتباداشوری زۆر ئاسانترە یاخود ئەساسەنەوانە کە بیمەن دوایەوەی کە ڕووداوێشی کاریان لێ ڕواتوانە ناتوانن ساڵێک لە ماڵەوە دابنیشن پارەیە و بیمەیە بخۆن بەبێ تەنانەت لەسەر بیمەی بێکاری ژانی بیمەی تەندروستی وەرەگرن بۆ حوادثانەی کە ڕووەدا ئەمانەواکە کارگەر زۆر خێرا ئەتوانێت بڵین راپۆرت بدا یاخود نوێنەرانی کارگەر لە شوێنەکان ئەتوانن راپۆرت دەم بەڵام بەداخەوەمە لە کوردستان ئەنجام نادرێت شاباز من یەک پێشنیارم هەیە ئەگەر لێم وەربگری لەم قوبولکێ وەکو بەرپرسی و پەیجە لە ناو دەنگی کرێکارە ینی و باشتر وایە ئەو ڕووداوانی شوێنی کارەگەر شوێنی بیناسازی نامبێن ڕووداوەکانی شوێنی کار لە کەرتی بیناسازیە چونکە ئەگەر وانەڵین باسی ڕووداوەکانی کارکردن لە ساڵێکی دوور و درێژا ئەوانە نیسبەتی ئەوەی کە ئەو جان لە دەستدانە نیسبەتە واقعەکەی نییە ئەگەرچی خۆی نیسبەتێکی زۆر تۆقێنەرە ترسێنەرە بەڕاستی نیشانەی ئەوەیە کە هیچ ئەرزشێک بۆ جانی کارگردانان لێوانە بەڵام هێشتا لە چاو ئەو حقیقەتەیە کە کارگەتیاژی ئەوانە ناتوانێت ینی ئەو لایەنە ڕۆشن ئەو لایەنە تاریکەی بازاری کار لە کوردستانە ڕوون بکاتەوە من ناو ڕێشەماڵ دروست ئێمە ژوامان نوتوە ئەم ئاماری کە ئێمە ئیڵێن ئەم ئاماری کە بەدەست ئێماگە ئەم هەواڵانی کە لای ئێمە هەیە یعنی ئێمە ناڵێن 100% تەواوی هەموو ڕووداوانەی شوێنی کارە ئێستا بۆ نمونە بێنیتەوە ئەگەر ئێمە بریناربوون حساب بکەین بە ڕووداوی کار زیاتر لە 1000 کەیسی لەو بابەتە لەوەی هەبێ هەر دوێنێ لە کاتی کۆنگرە ڕۆژنامە نووسێگا 5-6 میدیا پێشنیاری ئەوەیان پێیان کە بۆ نمونە و کەسانی کە پەکەوتن بە بۆنی کار و جارێکتر توانای کارکردنیان نییە پێمان پیشان بن لە عینی دەقەیە ئەمە کرێکارێک پەیوەندی تەلەفۆنی پێوە کردین باوکی کرێکارێکە بە ناوی زمناکۆ کە گەنجێکی 90 ساڵ 7 ساڵ پێش ئێستا و کاتی کە حادیسەکەی توش بوو کەوتنە خوارەوەیەک لە کاری بیناسازیە کرد کێشە بۆ پشتی دروست بووە کە لە ناوخەو بەرەو خوار وشک بووە وەختی خۆی ڕێکخراوی کرێکارانی کوردستان توانیتی بە هاوکاری چەند کەسێک ڕەوانەی دەرەوەی هندستان و دەرەوەی وڵاتی کرد دووسێ هینیان بۆ کرد عملیات وشتی بۆ کرا بەڵام بەداخەوە تاکو ئێستا دوێنێ لە سلێمانی عملیاتێکی تری دیسان بۆ کراوە تاکو ئێستا کوڕە لە جێگای نزیکی 7 ساڵە
هیچ بەرپرسێکی ئەم وڵاتە هیچ دەستگایەک و مؤسسەیەک هیچ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هیچ شوێنێک تەنها سنتێکیان تیا سەرف نکردو یعنی کرێکار کە تووشی ڕووداوێکی ئاوا بێ مەگەر هاوڕێیانی خۆی یان ڕێکخراوێکی وەکو کرێکارانی بیناسازی بتوانێت لە ڕێی کۆمەڵی خەڵکەوە لە ڕێگای کۆمەڵی عیلاقاتەوە بتوانێت پارەی لانی کەمی چارەسەری عملیاتێکی سەرەتایی بۆ دابینکە یعنی ئێمە گەر حاڵەتەکانی کەمەندان بوون ئەو کرێکارانە ئامارکەین بە هەزارەهانە یعنی ئەبێ مؤسسەیەکی گەورە بەڕاستی ئەمە بکات لە هەموو دنیاە سندیکایەک بۆ نمونە ڕێکخراوەیەکی تایبەتمەند بەڕێوەبەرایەتێکی تایبەتمەند لە وڵاتانە هەیە بۆ ئامارکردن و دراسەکردنی ئەم حاڵەتانە بەڵام بەداخەوە لە ساڵی لە کوردستان هاتاکو ئێستا هیچ لایەنێکی بەرپرس و دەوڵەت ئەم کارە ناکە ئەوەی کە هەیە نزیک بە 11 ساڵ ڕێکخراوی کرێکارانی بیناسازی ئەم ئامارانەی هەبووە بەشی سەلامەتی هەبوو لە ڕێکخراوی کرێکارانی بیناسازی کۆمیسیۆنێکی تایبەت هەبوو بە ناوی کۆمیسیۆنی سەلامەتی کرێکاران کە لەوێ ئامارەکرا ساڵانە ئامارەکانمان ڕاگەیانوە بە دوواداچوونمانە کردوە ئەو کرێکارانی کە بمانتوانێت لە ڕووی قانونیەوە بە دوواداچوونمانە کرد بۆی حەق و هینەکانیان وەرگرین بۆ کەسبکاریان یان کرێکارانێک کە کرد لە کرێکارانی هاتوو بنتوانین تەرمەکانیان بنێرینەوە دەروی وڵات و مەسروف و تێچووی ناردنەوەی تەرمەکانیان لە کۆمپانیاکان وەرگرین و ڕوانیان کەینەوە یان ئەو کرێکارانەی کە تووشی جۆرێک لە پێکانێکی قورسە بوون و پێویستیان بە عملیات و چارەسەرە بوو تەنانەت کەیسی وا هەبووە کە ئێمە خۆپشاندنمان بردووەتە بەردەمی کارگێ وەک ڕێکخراوی کرێکارانی بیناسازی بۆی بتوانین قەرەبوو بۆ 4 کرێکار کە تووشی ڕووداوی کار بوون وەرگرینەوە عنی نمونەی دەیان کەیسی لەم جۆرە هەیە لە کوردستانە بەداخەو کە لایانی بەرپرس لە وڵاتە کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەکە هیچ جینێکی نییە دەربەست نییە بەوەی کە چی بەسەر کرێکارانێ بۆیە ئێمە وەکو دەنگی کرێکار گۆشێکی تایبەتمانداناو بە ئاماری قوربانیانی کار و لە ڕووی یاساییەوە بە دوواداچوونەکەین بۆ هەموو ڕووداوانەی کار ئەگەر کرێکارەکە خۆی دەنگی بگەێنێ بێمەوە بڵاوکراوی دەنگی کرێکار و ڕێکخراوی کرێکارانی بیناسازیش لە پاڵماندا بە دوواداچوونەکەن بۆ بەدەستهێنانی لانی کەمی تێچووی ئەو خرجیانەی کە ئەکەوێتە سەری بۆ مەسلەی تەندروستی و ژیانی ئەمانە ئێمە بتوانین یعنی بە فشاری مەدەنی بە فشارێکە دەنگی کرێکار ڕێکخراوی کرێکارانی بیناسازی توانین دروستیکەین لەسەر کۆمپانیا و خاونکارەکان لەو ڕێگایانەوە ئێمە توانین جۆرە لە جۆرەکان شتێ بکەین بۆ کرێکارە بێگومان کارەکەتان بە ئەرزش و دەستان خۆش بێ من هەر ئەوەنە ینی بیرهێنانەوەیەک ئەوەی کە پێی ئەوترێ بیمەی بێکاری یا بیمەی تەندروستی یا بیمەی کۆمەڵایەتی هیچ کام لەمانە لە مێژووی سەرمایهداری خۆیان هیچ کاتێک خاوەنکارەکان دەستیان بۆ نەبردووە دەوڵەتەکان ئەسەن گویان پێ نەداوە ئەمەی کە ئێستا ئێمە لە دنیای بینین باسی بیماکرێەوە کۆمپانیای بیمە هەیە بیمە بۆ سەرمایهداران هەبووە میشە تاجرەکان و بازرگانەکان بە جۆرێک تیجارەتەکانی خۆیان بیمە کردووە لە ڕابردووە بەڵام تا ئەگا بە بیمەی بێکاری وە بیمەی تەندروستی وە بیمەی کۆمەڵایەتی هەموو ئەمانە بە مبادراتی کارگەر و چینی کارگەر خۆی ئەنجام درراوە یعنی ئەگەر من لە وڵاتێکی وەکو سویداژیم کە وڵاتی بیمە ناسراوە ینی لە هەموو شتێک بیمە هەیە بەوە هەموو شتێک بیمە کراویت و دەوڵەت بەرپرسێتی بەڵام سەرەتا ئەمە کارگەران خۆیان کردویانە ینی ئەوەی کە کرێکاران کردویانە حتمما نەک هەر خەباتێکە کردویان و فەرزیان کردووە دایان سەپاندووە ئەسڵان سەرەتا کە سنووقەکان دروست بوون سنووقەکان هی کارگەر خۆیان بوون من دیارە ئەوە ئەو بڵێنبارە نابێت لە سەرشانی سەرمایهداران و دەوڵەتەکەیان سووبکەین و بڵێن کارگەر خۆی کاری خۆی بکە بەڵام لە جێگایە کە ئێمە مەترسی گەورەی ئاوا ئەبینین بەڕاستی کارگەران بۆ خۆیان لە شوێنی کارەکانیان نامەفروض وایە بیر لەوە بکەنەوە کە سنووقێکی بیمە هەبێت لە بریەوەی کە لە کاتی حەوادیسە پەنابەرن بەر کۆمەکی خزمان و کۆمەکی دۆستان و کەسێک خزمی باشی هەبێ کۆمەک بکرێت و بڕوا بۆ خارجەوەی نەیبێ نەکرێ و ئاوا بەم شێوازە بێت کە عیلاج نەکرێ دروستتر وایە کە ئەم دام و دەستگایانە کارگەر خۆی دروستی بکە ئەمە توانێت پاڵپشتێکیش بە پشتیوانێکیش بێ بۆ خەباتی ڕۆژانەی خۆیان و توندکردنەوەی ئەو فشارە و ئەو گوشارەی کاخرێتە سەر دەوڵەت و خاوەنکارەکان بۆ بیمەکردن و وەختە ئەکرێ سندیکایە کە قوتی هەبێت و توانای هەبێتەوە ناتوانێت بڵێ هەر شوێنکارێک و هەر جێگایەکە مەشروعێکە
بیمەی کارگەرانی تیان نەکرابێ ناڵی نیشی تیا بکرێت ناڵی کارگەران بڕۆ نیشی تیا بکەن ینی مەبەستمەوەیە ئەمەیە بەم شێوازە ئەمینە فەرزە بێگەرنا سەرمایهداران و دەوڵەتەکەیان و بە تایبەتی حاکمێتێکی وە خۆی کە لە کوردستانە هەیە کە باچی بە هیچ شتێک نیە و بیمەی هیچ شتێکی لەلای نیە و هیچ شتێک ئەرزشی لەلای نییە ئەبڕای من هیچ باچی بەوە نیە هەتا ئەتوانێم دۆخە هەروە بەردەوام بێ بەرحاڵ بچینە سەر بابەتێکی ترە ویژەوەیە کە وازانم ئەم ساڵ ئێوە دەنگی کرێکار بە تایبەتی شێوازێکی ترتان پێی ڕەو کردو بۆ پێشوازیکردن لە یەکی ئایار و کارکردن بۆ یەکی ئار و ئەوانە پێ خۆش لەو بابەتەوە ڕوونکردنەوەمان پێ بدەیت چی ئەکرێ سبەینێت چیتان لە پرۆژەیە لە بەرنامەیە بەڵێ ئێمە بڵاوکراوی دەنگی کرێکار یعنی بڵاوکراوەیەکی کرێکاریە بەبێت جیاوازی بیر و بۆچوونی کرێکاران زۆربەی کرێکارانی کوردستان لە دەوری کۆبوونەوە تۆڕێکی فراوانی لە پەیوەندی لەگەڵ هەڵسوڕاوانی کرێکاری و خەمخۆرانی کرێکاران لە شار و شارۆچکە و ناوچە جیاجیەکانی کوردستان هەیە بۆ ئەم ساڵ بیرمان لەوە کردەوە کە کرێکاران خۆیان دەست بەرن بۆ ئایار بۆی ببێتە سوونەتێک لە ناو کرێکارانە کە لە زۆربەی شوێنەکانی کارکردنیان لە زۆربەی شار و شارۆچکەکان کرێکاران خۆیان خاوەندارێتی لە ڕۆژی خۆیان کەن کە ڕۆژی کرێکارە لەم ڕوانگەیەشەوە ئێمە لەگەڵ لەم مانگەیە لەگەڵ هەڵسوڕاوانێکی کرێکاری لە سنووری بازیان چەمچەماڵتەکیە ئەو سنووری بەردەقارەمان کۆمیتێکی هاوبەشمان بە جۆرێک دروست کردووە لیژنەیەکمان دروست کردووە بۆ بەڕێخستنی مەراسیمی ڕۆژی کرێکار لەوێ کە هەر لەوێ کرێکاران خۆیان خواستەکانی خۆیان نووسیوەتەوە لەوێ کرێکاران پەیام و بەیانی خۆیان نووسیوەتەوە هەر لەوێ کرێکاران خۆیان قسەکەرە بن هەر لەوێ کرێکاران خۆیان مەراسیمەکەی خۆیان بەڕێوەبەرن بەڵام بە هاوکاری دەنگی کرێکار دیارە بڵاوکراوی دەنگی کرێکار سپۆنسەری ئەم کارەیانەکە و پشتیوانیانەوێەوە لە پشتیانی سبەینێ بڕیارە بۆ نمونە مەراسیمی یەکیاری سنووری سلێمانی لە مەنتیقەی بازیان نێماییکەن یعنی لە بەردەقارەمان کاژمێر 3.5 پاژنیۆڕۆ لەوێ کرێکاران خۆیان یعنی یەکەمین جارە تەجروبەیە کە کرێکاران خۆیان بە تەنیا بتوانن مەراسیمەکانی ئایار بکەین زۆر شتێکی باش و زۆر هەنگاوێکی گرنگە بەڕاستی لە بریەوەی کە ببێتە جێگای خۆنیشاندانی بەعزێک ئەحزاب بوانە کە هەر بەشیشە هەر لە یەکی ئاریشە بیرانەکرێتەوە کارگەربوونی هەیە لە دوری ئەوە ببێتە بۆنەیە کە کارگەر خۆی تا تابیر بکە من دەستی ماندوو نەبووتانە گوشم ئومێدەوارم خۆپیشاندانێک یاخود مەراسیمێکی سەرکەوتوتان بێ کەمێک سەبارەت بە خواستەکان قسەمان بۆ بکەم و ساڵێک ڕسم وایە کارگەران لە ڕۆژی یەکی ئایارە لە کۆبوونەوە میتینگ و مەراسیمەکانی خۆیانە خواستەکانیان عەرزەکەن خواستەکانیان پێشکەشەکەن و ئەم خواستانیان جاری وایە بە شێوەی قەتەعنامە و بڕیارنامەی کرێکاری دەرەکەن هیچ کارێکی لە بابەتانە لە دەستوری کارا هەیە ئەگەر هەیە ئەو خواستە سەرەکیانەی کە کارگەران ئەم ساڵ بەرزێکەنەوە لە یەکی ئایارە چی بەڵێ وەگوتم ئێمە لیژنەیەکی سەرپەرشتیاری بۆ مەراسیمە لە نوێنەرانی کرێکارانی لە کارگە جیاجیەکانی ئەو سنوورە و لە ناوەندە جیاجیەکانی ئەو سنوورە کە نوێنەرایەتی کرێکارانەکەن هەر لە کرێکارانی ژینگە پارێز وە کرێکارانی کارگەکانی چیمەنتۆ کارگە جیاجیەکانی ئەو سنوورە کارگەکانی ئاسن و پۆڵا کە نوێنەرایەتی ئەمانە لە ناوم لیژنی سەرپەرشتیاریە هەر ئەوان خۆیان بەپێی ئەو پێویستیانەی ئەو خواستانەی کە کرێکاران بە زەروریان زانیوە ڕیزێک لەو خواست و داوایانە ڕیز کراوە کە گرنگترینیان ئەوەیە کە گرێبەستی کاتی هەیە لە ناو کارگەکان زۆربەی کارگەکانی کوردستانە داوای یەکێ لە خواستەکانیان ئەوەیە کە گرێبەستە کاتیەکان کرێنە گرێبەستی میشەی گرێبەستی میشەی و هەڕەشەی لەسەر کار دەرکردنێ لە زۆربەی ناوەندەکانی کاراج کاتێ کرێکاران دەنگ هەڵەبڕن لەسەر حەق و مافەکانی خۆیان هەڕەشەی لەسەر کار دەرکردن لە کارگەکانە یەکێ لە خاڵەکان قەدەغەکردنی لەسەر کار دەرکردنی کرێکارانە و یەکێکی تریان خواستی ئازادی ڕێکخراوبوون و کۆبوونەوە و گردبوونەوە بۆ کرێکاران بەڕەسمی بناسرێت کە بەداخەوە تاکو ئێستا لە زۆربەی ناوەندەکان وەکو ناوچەیەکی سەربازی چاولەیەکرێ هەموو گردبوونەوە و کۆبوونەوە و ناڕزایەتی دەربڕینێکی کرێکاران قەدەغەیە و کەمکردنەوەی سەعاتکاریەکێکی ترە لە خواستەکانی کرێکاران زۆر کارگە هەیە کە بە شێوەیەکی نائینسانی 9 سعات 10 سعات 12 سعات کار بە کرێکارانەکەن
و جیاوازی لە بینی کرێکارانی ژن و پیاو کە بەدیەکرێت لە هەنێ لە کارگەکان ناوی ژێچێکە لە خواستەکانی ژنانی کرێکاری و کارگانە کە جیاکاریەگێ لە ئاستی موچەکەیان لە شێوازی کارکردنەکەیان کە عینی کاری پیاوەکانەکەن بەڵام موچەی نزمتریان پێیرێ یعنی یەکێک لە خواستەکان داوای یەکسانکردنی کرێی کرێکارانی ژن و پیاوە و زۆر خواستی تریژەیە کە خواستی تایبەتی بەشە جیاجیاکانی کرێکارانن کە زۆر شتەگرێتەوە بۆ نمونە دانی موچەکان لە کاتی خۆیاندا نمونەی کرێکارانی ژینگە پارێز خواستێکی لەو جۆرانەیە کە مانگانە لە کاتی خۆیانە موچەکانیان بدرێتێ زۆر کۆمپانیا هەیە 2 مانگ جارێ 45 ڕۆژ جارێ 50 ڕۆژ جارێ موچیانەتێ هەر یەکێکی تر لە خواستەکانی کرێکاران ئەوەیە کە بەرزکردنەوەی حەقدەستی کاریانەکە بۆ نمونە هەر لە کرێکارانی ژینگە پارێز خواستێکی تریانەیە کە موچەکانیان لە خوار 300,000ەوە کە یعنی نزیک بە $200 کات کە لەم کاتەیە هیچ کەسێ لە کوردستان هیچ خێزانێ لە کوردستان نەک ناتوانێت ژیانی پێ بکە ئەگەر کرێکی بێت تەنها کرێی خانووەکەی نییە ئەمە و زنجیرەی خواستی تر هەیە کە سبینێ لە مەراسیمەکەدا نوێنەرانی کرێکاران خودی خۆیان لە ڕێگای نوێنەرەکانیانەوە ئەیدەنە بەگوێی ئامادەبوانی ئەو مەراسیمە و ئەو میدیانەی کە لەوێژ ئامادەی ڕووماڵکردنە دەستان خۆش بێ من بەر لە بەرنمەکە هەواڵێکت باس کرد کە لەواچێ یەکێک لە کۆمپانیا گەورەکانی کوردستان جەژنانەی بۆ کارگەران دیارە من بەڕاستی بە سارکازمەوە واڵێم بەگاڵتەوە هەڵێم کە بەڵێ فەرموو ینی سزای کارگەرانەدا لە پێشوازی ئێشیارە بەڵێ فەرموو بەداخەوە ئێمە لە سەروبەندی ئەم ئامادەکاریان بۆ مەراسیمەی سبەینێ ئەم ئێوارەی هەواڵێکمان پێگەیشت کە لە گەورەترین کارگەی سنووری بازیان کە نزیک بە 1000 کرێکار کە کارگەی گرین عراقا بۆ خواردەمەنی جبس و ئەم شتانەیە کارگەی گرین عراق جبسی لینس دروستەکە بڵێن مارکەیەکە لەوێ کە نزیک بە 1000 کرێکار کاری تیاکەن بە بیانووی ئەوەی کە کۆمەڵی کرێکار لە تێستی کارگە دەرنەچوون زیاتر ئەوەی هەواڵەکە لە دووسێ سەرچاوە پێمان گەشتووە هەتاکو ئێستا کە هاتمان بەرنامێش لەسەر خەتین لەگەڵ کرێکارانێک لەوێ کە بگەینە سەرچاوی دقیق و ناوی تەواوی کرێکارەکانمان پێ بگاوانی کە فەصل کراون چونکە 3 شەفتی جیا هەیە تەنها لە شەفتی ئەوەی معلوماتمانەیە نزیک بە 20 کرێکار فەصل کراون و هەواڵەکە وا هاتوو بۆمان کە کرێکارانێکی زیاتریش فەصل کرێن بەداخەوە بیانۆکەوەیە کە لە تێز دەرنەچوون هەر لەنێ ئەوم دەرکراوانەداڵێ کرێکارانێگەیە کە زیاتر لە ساڵێکە لەوێ لە کاران هیچ کێشە و ئیشکالێکیان نەبووە ئێسام ڕۆ بە بیانووی لە تێز دەرنەچوون ڕەوانەی ماڵەوەیان کردون و توانە تاو ئێوە لێرەتر ناتوانن کارکەن بەداخەوە یعنی هەڕەشەی لەسەردا کار دەرکردن کەوتم یەکێکە لە خواستەکانی کرێکاران ئەمە نمونونەکەیەتی کە ئەم ڕۆی بینیم ئێمە وەک بڵاوکراوی دەنگی کرێکار حتمما بە دوواداچوونی یاسایی قانونی فشاری مەدەنی فشاری ئەعلامی هەموو ئەو توانایانی کە دەنگی کرێکار لە بەردەستایەتی لە توانایدا هەیە بەردەوامە بین بۆ گێڕانەوە سەرکاری ئەم کرێکارانی کە لەسەر کار دەرەکرێن و نەیەڵین لەسەر کار دەرکرێن و ببێ بە بڕیار لەم ماوانەی ڕابردووە قسە لەسەر ڕەشنووسێکی یاسای کارەکرا ئەم باسە بە چوە گەیشت لە کوردستان ئایا و ڕەشنووسە بڕیاری لەسەر درا هێشتا لە بڵێن بەڵێ یاسای کار لە سندیکاکانی نزیک لە دەوڵەت و هێزەکانی دەسەڵات با ئاوکاری ڕێکخراویایۆڵۆ بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی زنجیرێک وەرکشۆپ و سیمیناریان ڕێخست کۆمەڵی خەڵکی یاسایی خۆیانات یاساکارێک بەبێ ئامادەبوونی نوێنەرانی کرێکاران و بە فەردی چەند کەسێک بۆ نمونە نوێنەرایەتی ئەمەشی لێبوو دەنگی کرێکار کە لە چەند کۆبوونەوەی معەندا لە بیدایەتەکەیدا بەشدار بووین لە نووسینەوەی ئەو یاساکارە و کۆمەڵی سەرنج و تێبینی و پێشنیارمان بوو کە بەداخەوە جێی نەکراوەتەوە لە نێوم یاساکارە یاساکارەکەیان بە زۆرینەیەکی پەرلەمانی تێپەڕان و بووتە بڕیارێک کە بەداخەوە بە بڕوای ئێمە یاسایەکی دژە کرێکاریە خواست و پێویستیەکانی کرێکارانی تێدا جیان نەکراوەتەوە ئێمە بە تەواوی توانامانەوە لە دژی وەها یاساکارێکین و ڕەفسی وەها یاساکارێکەکەینەوانێ و ئێمە هەردوێنێژ لەو کۆنگرە ڕۆژنامەنووسیە ڕامانگەیان
ئەو یاساکارە بتێونەتێوان تازە کردیانەتە یاسایەک و بە زۆرینەیەکی پەرلەمانی سەپانویانە بە سەکرێکارانە بەڵام ئێمە بۆ ئەم کەمکردنەوەی خەتەرەکانی کار بەم نزیکانە پاشکۆیەکی یاسایی کە هەموو قانونێک کە دەرەچێت لە پەرلەمانەوە و ئەمانە بۆی هەیە کە پاشکۆی جیاجیای هەبێ بۆ مەسایلی جیاجیا پێشڕۆژە پێشنیارێک تەقدیمەکەین بۆ مەسلەی سەلامەتی ناوەندەکانی شوێنی کار بۆەوەی کە قوربانیانی کار کەم بێتەوە پرۆژە یاسایەکی پێشنیاری بە هەوڵی دڵسۆزان و ئەڵسوڕانی کرێکاری و ئەو لایەنانەی کە ئەتوانن پاڵپشت بن پشتیوان بن بۆ مەسایلی کرێکاران بتوانین پێشنیارکەین کە ببێ بە پاشکۆیەک بۆ یاسای کار خەتەرەکانی شوێنی کار بکەینەوە. بەڵێ بەڕاستی ئەمە کە وەک باست کرد لە سەرەتای بەرنامەکەشا ڕووداوەکانی شوێنی کار هەڕەشەیەکی گەورە لەسەر ژیانی کارگەر وە لەو لاشەوە دیارە ئەم یەکێک لە مەسایلە گرنگەکانی تر لە کوردستانە بە تایبەتی ئەوەیە کە پیانەوتێ کارگەرانی بیانی دیارە من بیانی بە باش نازانم ئەو وشێ دروست نییە وانە کارگەرانی هاتوون بەڵێ کارگەرانی هاتوون بۆ ئێرە یاخودەوانی کە هاتوون لێرە کارکەنوانە توانین وانیان بەرین کەوانە هیچ لەوە ناچێت هیچ جۆرە یاسایەک بیانگرێتەوە ئەساسەن لە دۆخێکا کارەکە لە کۆیلایەتی و نزیکە حتمما هەر بۆ زانیاری جەنابیشت و بینەرانی کەناڵەکەشتان لە کۆی ئەو 59 قوربانی کە ساڵی 2022 هەبوو 21 لە قوربانیەکان کرێکارانی هاتوون و لەو 20 حاڵەت لەم 4 مانگەشان ڕوویاوە 5 لە قوربانیەکان دیسان کرێکارانی هاتوون کە بەداخەوە کەیز هەیە کە ئێمە ئاگادارین لە کۆمپانیا ڕوویاوە حاڵەتی مردنەکەی بووە تەنانەت لە میدیایان شاردووەتەوە نیانێشتۆ تەنانەت وێنەی بگیرێ هەواڵ ببێتە هەواڵ مەیتەکەی بە سیارەی تایبەت لە شوێنی ڕووداوەکە شاراوەتەوە و بە جۆرە لە جۆرەکان سەدیان کردو بۆی کۆمپانیاکە نەشکێت بۆی کۆمپانیاکە نەبێت بە هەواڵێکە زەرێکی ئابووری لێ بکەوێت بەداخەوە عنی کۆمپانیا هەیە نەک بۆ جارێ سێ حاڵەتی لەم جۆرێکیا ڕوویاوە کە مەرگی کرێکارانی هاتوو شابازەگەر هەواڵەت هەیە ئەگەر ناوەکەی زانی ناوەکەی لێرە باس کە بۆڵی کۆمپانیا هەیە ئەگەم خۆیان باسی ناکە نەگەر ئێمە زانین با باسیکی نا حتمما هەیە ئێمە بۆ نمونە لە سلێمانی لە میرانستی حاڵەت ڕوویاوەتیایە کە کرێکاریان کرێکارێکی کورد زمانی خەڵکی تورکیا بووە کە بەکەوتنە خوارەوە لە مەسعەدی خارجی تەلارەکە کەوێتە خوارهەرە و ڕۆژێک کە ڕووداوەکە ڕوویە بە ئیسحافی خەسخانەیەکی تایبەت لە شوێنی ڕووداوەکە هینیەکەن ناڵن هیچ میدیای پێی بزانێت و مەیتەکەی بە جۆرە لە جۆرەکان ڕەواناکەنەوە لە ڕێی مەقاولێکی سانەوی کە لە بینی کۆمپانیای سەرەکی و کۆمپانیای هێنانی کرێکارەکانەیە کە لە تورکیاوە هاتووە مەقاولە سانەوەکە وتێتی هەموو ئەم شتانە لە ئاستۆی منە میرانستی لێی بەرپرس نییە منم کێشەی حلەکەم یعنی دەیان نمونەی وا هەیە لە هەولێر لە دوهۆک لە ناوچە جیاجیەکانی تریش بە بڕای من ئەوانە پێویست بەواکە ئەو پرۆژانە گەر ئینسان دڵنیایە لە هەواڵەکەەوە مەدرێکی تەواوی لە بەردەسە دەم و دەست ناوێن ڕابگەێنێت چونکە نابێت ڕووداوەکانی کە لانی کەم ئەگەر چی هیچ بیمەیەک نییە ئەگەر چی هیچ قەرەبووکردنەوەیەک نییە ئەگەر چی وەکو باست کرد کارگەر هەیە کە 9 ساڵە 10 ساڵە لە جێگای کەوتەوە بێەوەی تاقایەک فلسێکی حکوومەتیشی بۆ سەرف کرابێ بەڵام لانی کەم هەواڵەکە دیزە بە دەرخۆنە نەکرێت و دا نەپۆشرێتەوەوان و لەلایەن ئێمە بڵاو کرێتەوە کردووە حتمما وامان کردوە ئێمە ینی دەنگی کرێکار بەبێت جیاوازی لە مەسایلی ناوچەی لە مەسایلی کۆمپانیاکانی کە چه حزب و چ لایەنێک لە پشتی کۆمپانیا و کارەکە و کارگەکەەوە هەیە هەر هەواڵێکە زەڕبەیەکی بۆ کرێکاران بوو بێت هەواڵێکە زەرری یاوە لە کرێکاران ئێمە وەکو خۆی گەیاندومانە لە هەر شوێنە کرێکارانێ دەنگیان هەڵبڕی بێ دەنگی کرێکار دەنگی ئەوان بۆ لە هەر شوێنە کرێکاران هات بێتنە مەیدان کامێرە و تیمی دەنگی کرێکار لەو شوێنە وجود بووە موجود بووە یعنی دەنگی کرێکار واقعان خەریکا بێتە دەنگی کرێکارێکە کرێکاران بە میدیا و مینبەری خۆیانی بزانن یعنی ئێمە ژەر ئامانجەکەمانەوەی کە دەنگی کرێکار ببێتە وەسیلەیەکی ڕاگەیاندن بەدەست کرێکارانەوە
کە بە مینبەری خۆیانی بدینن. خۆشبەختانە ئێستا شەبەکەیەکی فراوان تۆڕێکی فراوان لە پەیامنێران لە خودی کرێکاران دروست بوون لە دەوری ئەم بڵاوکراوەیە. دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن دووبارە بنەگەر شتێکی تر نەمابێت من پرسیارەکانم تەواو بوون هاوڕێژ کاباز ئەگەر شتێکی دیاریکراوە تێ ئیزافێ بکەی پێم خۆشە لە کۆتایی ئەم گفتوگۆیە بێڵێیت. حتمما منی چم نەماوە دووبارە یەکیایە ڕۆژی جیانی کرێکاران لە تەواوی کرێکارانی جیان پیرۆزەکەم ئومێدەکەم ئایری ئەم ساڵ بتوانین بە گوڕوتینێکی تر مەراسیمەکان ڕێپێوانەکان چالاکیەکانی کرێکاری لە ناوەندە جیاجیەکانی کارە بینە قۆناغێکی تر و خەباتی کرێکاران بڕاتە قۆناغێکی تر و دووبارە پیرۆزباییەکیە لە تۆ لە بینەرانی تەلەڤیزۆنە کەشتانەکە. منیش هەروە و مێدەوارم ئاری داهاتوومان ئاری تونبوونەوە و بەرەو پێشچوون و سەرکەوتنی خەباتمان بێت لە پێناوی ژیانێکی باشتر و دنیایکی باشترا بۆ چینی کارگەر و سەرجەم زەحمەت چێشان لە کوردستان. هەر بژین دووبارە سپاس دەکەم بۆ کاتێک بۆ ئێمە تەرخان کرد. ئەزانم مەشغەڵەتیشتان زۆر بۆ ماندووش بوو ئەم ڕۆژانە زۆر بەڵام لەگەڵەوەیە ئامادەیەم بەرنامەی ئێمە بووی لەو بابەتەوە من سواسی تایبەتیم هەیە. بەڵێدیەوەی لە بەرنامەی نزیکتر لە یەشی ئارێکی تر لە بەرنامەی تراوە بۆ باسی تر دووبارە میوانداریمان بکەیتەوە هەر بژیت. سپاس بۆ دەرفەتە هەر بژیت. بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان سەبارەت بە یەکی ئار بوو لەگەڵ هاوڕێم شاباز مەحموود ئەندامی دەستەی نووسەرانی دەنگی کرێکار. بینەری بەرنامەکانمان بن کەناڵی یوتیوبی هیوا بە دۆست و ئاشنایانتان بناسیێنن ئەم کەناڵە لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن و بە هەواڵ بە باس و بە مەسایلی نوێ بەسەرمان کەنەوە و کۆمەکمان بکەن بۆ بردنە پێشەوەی ئەم کەناڵەکە دەنگی سەرجەم ئازادی خوازان و یەکسانی خوازانی کوردستانە. تا یەکتر دیتنەوەیکی تر ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی سپێر.